ئێستا دێنە سەر لۆقەی نێوان سەفا و مەروە. کورد دەڵێ مەڕوا بە ئەلف، بەڵام خۆی مەروەتە بە تای تەنیث تای مدەوەرە کە ئەوە سین لەسەری بە وەکو های لێ دێ، ئەڵێن سەفا و مەروە، بەڵام کورد دەڵێ سەفا و مەروە. لۆقەکردنیش ئەوەی کە قاچی تۆزە بەرزە بێت وەکو هەروەلە، ڕۆشنی خێراترە و نەبووە بە ڕاکردنیتەوە، کە بە عەرەبی ئەسسەعیە، کورد پێڵە گورگە لۆقە. ئەمیشان حەوت جارەکە هی بینی سەفا و مەروایە. مەرجی ئەمیش یەکەم دوای تەواوکردنی تەوافەکەیە، یعنی تەوافی تەواو و ڕاست و دروستی خۆی کرد و حەوت جارەکە ئەنجا دێ بۆ سەفا و مەروە. لە سەفاوە دەست پێکا لە مەڕوا کۆتایی دێ. ئەوەش وەکوتم ئێستا میلەکان شوێنەکان سنوورەکان هەمووی تەحدید کراوە بە گڵۆپی سەوز. اینجا حەوت جارە بێ، چوون جارێکە و هاتنەوە جارێکە. ئەبێ مەسافەی نێوان سەفا و مەروە بە تەواوی ببڕێ، لێی نوقسان نەبێ. نابێ حسابەکەشی لێ تێکچێنێ بۆ حسابەکە باش بکە، چکە گەر لێی تێکچوو یان نوقسانی کرد بۆی حساب نابێ، بەدەست پێ بکات. ئەمەش گورگە لۆقەی بڵێن لۆقەی نێوان سەفا و مەروایە، دوای تەوافەکەیە. تەوافەکەش دوای ئیحرام بوو، خۆی حازر کرد و دوایەوەش کە لە دێتەوە بۆی.